درسینۆرکردنا کۆچبەرên سووری لە تورکیە بەتایبەتی ژی نەجدۆ بەدەست پێکریە ئەف دەمەکە کوژالێ تورکیە بەدەست پێکریە سەرۆکۆماری تورکێژی هەروەیەک دووبارە دکە کو ئەو کەسێن یان ژی کوانبێژن وەزارەتە ناوخۆیە تورکێ هەروەیەکێ دبێژە کو دەرسینۆرکردنا کۆچبەران جێبەردەوام بە بەتایبەتی ئەو کۆچبەرên کو بنەیاسایی لە تورکێنە کوملکا وان نینە لێ ئەو کەسێن کو کوملکا وان هەیە لە تورکێ دبینن و ئەم بێژن مافی خۆی پەنابەریە دەستینن لێ کەسێن کو نوچوونە کوملکا وانینە نەیاسایینە لە تورکێ ماناوە لە تورکێ بەدگەرن ئەگەرم بێن بەحسا ئامارên دەرسینۆرکردنێ بکەن دمەها 6 و 7 بەتایبەتی ددەریێن گرێسپی ددەریێ بابل هەوا و ددەریێ باب سەلامە دە حەرسی دەریاندا دەیانژی بێژن دەرسینۆرکردنا کۆچبەران هەبووە بەتایبەتیژی کۆچبەرên سووریە کوان بەحسێ بکەن لە گۆری ڕێخستنا سووریێن ji بۆنی ڕاستی و دادمەندیە دە حەزێرانە 2023 de بتایبەتی دەریێ گرێسپی کو ئەم بەحسێ بکەن 1039 کەس ژێ تورکێ هاتنە دەرسینۆرکردن کو دە حەزێرانێدا ئەم بەحسێ بکەن ژە ئالێ تورکێ بە بتایبەتی دەرسینۆرێ سووریە هاتنەکردن دێ تیرمەهێدا یان ژی دمەها 7 903 کەس دەرسینۆری ئەم بێژن سووری هاتنەکردن دوان دەریێ کومە بەحسێ کرد ئەمێ بەحسا بان دەریان تەنێ بکەن ئەم دەریێن کو بهتریە خۆ بە یانژی دەما کو دێنە دەرسینۆرکردن بەرە خۆدنە سەرەکانیە و ناوچەین گرێسپی و بتایبەتیان بەحسێ بکەن دە حەزێرانێدا دەریێ بابل هەوارە ئەگەرم بێن سەر دەریێ بابل هەوارە 992 کەس هاتنە دەرسینۆرکردن کۆ لە تورکێ دمان ژالێ تورکێ بە هاتنە دەرسینۆرکردن ئەگەرم بێن بەحسا دەریێ باب سەلامە بکەن دە حەزێرانێدا بتایبەتی 1105 کەس دە حەزێرانێدا دەوی دەریرە هاتنە دەرسینۆرکردن هەژمارە گشتی کو ژمەها حەزێرانێ و ژمەها تیرمەهێ 4084 کەس یانژی کۆچبەر ژێ تورکێ دەرسینۆرێ سووریە هاتنەکردن